باس لەواکەین کە ئایا وەرزش بەتەنیا پێویستە بۆ جەستەی ئێمە یاخود چیکەی پێویستە خەوی پێویستە خواردنێکی تەندروستی پێویستە ئەمڕۆ ڕۆژی نیشتیمانی هێلکەیە هێلکە سوود و تایبەتمەندی و بەهای خۆراکی خۆی هەیە و کە ڕۆژانە ئێمە ئەتوانین سوودی لێبینین لەبەرەوەی کازانین کۆمەڵێک پرۆتینی زۆر باشیتەیە کە ئێمە توانین ڕۆژانە وەری بگرین ئایا ئەگەر بەپێی ئەو کورس و بەرنامانەی کە ڕاهێنەرە بە ڕێزەکان و ئەو کەسانی پسپۆری بواری خۆراکن بۆمان دابنرێ و چۆن ئێمە هێلکە بەکاربێنین ئەمە ئەتوانێت زیاتر سوودی لێبێنین کاڵین هێلکە ژەوی بەیانیانمان بیرەکێتەوە بەڵام لە زۆربەی خواردنی کەشە هێلکە بەکارەهێنرێ ئایا هێلکە و هەموو کەسێک گونجاوی خوات یاخودنا ئەمانە چەند پرسیاری تر بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا زرنگ سالار وەکو ڕاهێنەر و پسپۆری بواری خۆراک کە بەڕێزان ئێستا لە ستۆدیۆ لێمە میوانە مامۆستا گیان بەیانی باش زۆر بەیانی ئێوەش باش سەلامەتە بن ئینشاڵڵا سپاس بەهامەتە بۆن لەش ئەمڕۆ ڕۆژی نیشتیمانی هێلکەیە ئەزانین کە هێلکەیەکێکە لەو خواردنانەی کە ئازانین ڕێژێکی باش پرۆتینیتەیە ئێمە ئەتوانین هەر بەیانیان هێلکە بخۆین یاخود باجارێ پێناسەیەکی هێلکە بکەین چیە باش کاکە سەرکەوە تامان هێلکە ئەتوانین بڵێن هیچێکە لەو خواردنانی کە زۆر سەرەکیە کاڵین سەرەکی لە چ ڕوویەکەوە لە ڕووی پێدانی ڕێژەیەکی زۆر باش لەو بابەتانی کە لەشی مرۆڤ پێویستی پێێتی وەرزشکار بێ یان کەسێکی ئاسایی بێ یەکەمیشت لەسەر هێلکە ئەمێ کە باسی کەم ئەوەیە کاکە سەرکەوە هەموو شتێک لە دنیا قیاساتی هەیە سە بڵێن درێژی بە مەترە پێوەێ قورسایی بە کیلۆیە خۆراکیش قیاسی هەیە لەناو خۆراکی شاپڕۆتین قیاسی هەیە چۆن بۆ نمونە زەرەنگەرێک ئاڵتونی داناوە ئیفرۆشێ ئەڵێوە عیارە هەژدەیە و عیارە 21 وایە هەر هەمان بابەتە هەمان گوارەیە هەمان مستیلێ بەس کە عیارەکەی بەرەوسەرەوە ئەڕ نرخەکەشی گرانە بێ لە پڕۆتینیشان نەفسیشتە چۆن ئێمە شتێکمان هەیە لە ڕۆ مستەڵەح عیلمیەکەوە پێوترێ بایۆلۆجیکەل ڤالیو ینی بەهای خۆراکی پڕۆتینی سپێنەی هێلکە لە سەری سەرەوەیە واتە بەرزترین ئاستێک کە خوای گەورە لە خۆراکە بۆ پڕۆتینی دانابێت لە سپێنەی هێلکەیە کەوابوو بیڤیەکەی بایۆلۆجیکەل ڤالیو بەهای خۆراکی سپێنەی هێلکە لە سەری سەرەوەی ئەو خۆراکانەیە کە دەوڵەمەن بە سەرچاوی پڕۆتینەکان بۆچی چونکە لە بەرێگە سپێنەی هێلکە نەچەوری نەکاربۆهیدرات نەکالۆری ئەتوانین بڵین لەمانە بەتاڵە تەنها پڕۆتینێکی سافیە و ئاستێکی زۆر بەرزیشی هەیە لە ڕووی بەهای خۆراکیەوە لە سەدا 92 پێ ئەدرێ واتە باوای دابنین ئەگەر امتیحانی پڕۆتین بکرێت سپێنی هێلکە 92 لە سەی هەیە لە دوای ئەوین بۆ ماسی لە دوای ئەوین بۆ مریشک لە دوای ئەوین بۆ گۆشتی سوور لە دوای ئەو دابەزین بۆ پڕۆتینی ڕۆکیەکان کەوابوو ئەوەی کە ئێمە بیزانین سپێنی هێلکە بەرزترین ئاستی بەهای خۆراکی هەیە ئەمە یەک دوو هەمینیان سەرچاوی بەدەستخستنی هەرزانە کاک سەرکۆ لە چاو جۆرەکانی ترە ئێستا گەر یاریزانێک یا کەسێکی ئاسایی بێ و سەرچاوی پڕۆتین لە ماسی وەربگرێ یان لە گۆشت وەربگرێ بڕەکەی گرانە تۆ کیلۆی ماسی ئەگەر زۆر باش بێ لە 7000 تا 10000 تا 12 و 13000 ڕوا بەڵام تۆ تەبەخی هێلکا کردی بە نزیکی 4000 یا شتێک کەم و زیاتر دروستە کەوابوو سەرچاوی دەستخستنەکەشی هەرزانە و لە کاتێکی دیشایەکی لە ماسەفاتەکانی هێلکە کاکە سەرکۆ لە زۆربەی خواردنەکانە تۆ توانی بەکاری بێنی بەتەنیا خوێ بە کوڵاوی بە هێلکۆڕۆنی لە بابەتی شیرینیە لە بابەتی کێک و باڵێن ئیشی هەویرکاریە لە زۆربەی خۆراکەکانە تۆ توانی هێلکە بەکاربێنی و خاڵێکی تریشیان مەسەلەی پێناسەیەک بۆ هێلکە ئەو خۆراکەیە کە تۆ بەتەنیا ئەتوانێت جێگەی زۆرێک لە سەرچاوەکانی ترت بۆ بگرێتەوە چونکە ئێمە کە ئەڵین هێلکەمە بەسمان لە سپێنە و لە زەردێنێ چونکە وەرزشکار زۆربەی سپێنە بەکارێنێ بۆچی ئێوێ سەرچاوێکی باشی پڕۆتینی دەستکەوێت بەڵام لە هەمان کاتیشا زەردێنەکە بیرمان نەچێت دەوڵەمەنە بە چەورێ بە سوودەکان دەوڵەمەنە بەچی بە ڤایتامین دی بە ڤایتامین بیەکان بە فسفۆر هەروەها مادێکی تیا لیسینی پێوترێ ڕێگریەکە کاک سەرکۆ لە دروستبوونی کۆلیسترۆلی خراپ ئێڵدیڵەوەی کە لە ناو دڵانیشێ کەوابوو ئەتوانی بڵین هێلکە سەرچاوێکی باشی خۆراکیە لە ڕووی چەورێ بە سوودەکانەوە لە ڕووی کانزاکانەوە لە ڕووی ئەو ڤایتامینانەی کە لە ناو چەوریە ئەتوێنەوە اینجا لەگەڵ پڕۆتینە ئەمە پێناسێکی کورتی هێلکە بوو بەڵام پرسیارەکەی جەنابیشت کەوتت لە دوای ئەوی کەوتت ئەگەر پێناسێکی هێلکە بکەین و پاشان چۆن هێلکە بخۆین کەیبی خۆین تەمەن بە کۆی گشتی لە هەموو دنیا هێلکە با بڵین بەشی سەرەکی گرتووە لە ژەمی بەیانیانە بۆچی لە سەرەتای ڕۆژە لەبەرەوەی کە تۆ لە یەک زەردێنی هێلکە لە 100 بۆ 125 کالۆری وزەی گەرمی وەرەگری چەورێ بە سوودەکان وەرەگری ڤایتامین دی لەگەڵ هەنێک بابەتی تر وەرەگری وەکو فسفۆر و ڤایتامین بیەکان کاکە سەرکۆ ئەمانە چالاکی دێنێ ئەمانە بڵاتفڵەوە تەوژمی خوێن زیاکەن ئەمە ڕێژی وریایی زیاکە لە لەش ئینسانە پڕۆتینەکەش لەو لاوە ڕێگریەکە لە داتەپینی توانای ماسوولەکان کەوابوو ژەمێکی زۆر باشتیوە هێلکەی تیاوەربگری بەیانیانە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە و ئێمە وەکو
ئەوەی کە بە یاریزانان یان بە خەڵکی تری ژەڵێن چۆنیەتی لێنان چۆنیەتی ئامادەکردنی هێلکەکەیە کە ئێمە وا بکەین ئەم سوودانی کە باسمان کرد کاک سەرکۆ وەری بگرین دروستە خەڵکمان هەیە هێلکە بە هێلکەوە ڕۆنیە خوا دروستە حەزە بەڵام بە جۆرێک تاوەیەکی پڕ لە ڕۆن و ڕۆنێکی قرچاو و سوورکردنەوە برژاندنی ئەو هێلکەیە تا کارەگاتە ئەوەی کە وەکو ناوساجی لێە من پێدەڵم لە ڕووی بەهای خۆراکیەوە باهاکی خۆرای ئەوتۆی نەماوە بەس چییە بابەتێکە و تامێکی خۆشت دەیاتێ کەوابوو هەوڵ بین ئەگەر ئێمە هێلکەمان بە کوڵاوی خوارد زۆر نەکوڵێک چونکە کاک سەرکۆ هەموو زۆر کوڵاندنی بابەتە پرۆتینیەکان واکە زنجیری ئەمینۆسیدەکان شیەکاتەوە زۆر سوورکردنەوەشی هەمان دەستور کەوابوو ئەگەر کوڵانت با زۆر نەکوڵێ ئەگەر بە بابەتی سوورە و کراوی حەزت لێ بوو بە تاوەیتی ڤاڵ بە زەیتی زەیتون ڕێژەیەکی کەم بە برژەیان سوورکرێتەوە بۆی تۆ سوود لە بەها خۆراکیەکەی وەربگری ئاماژت بۆ کرد کە هێلکە سەرچاوکی خۆراکی بەهێزەکە لە بەیانیاندا بخرێت ئاکە من هێلکەم خوارد لە بەیانە و ئەکات کە بە درێژایی ڕۆژەکە من کۆنتڕۆلکردنی برسێتیم دات و هەموو ئەو چالاکیانە بەجەستەمە بەخشێت کە من لە بەیانیانە هێلکەم خوارد باش ئەگەر من وەڵامی پرسیارەکە بۆ جەنابەت مەمە تۆ وای دابنین تۆ کەسێکی ئاساییت چونکە کەسێکی ئاسایی لە کەسێکی وەرزشکارە فەرقی هەیە هەنێ بابەتی نەخۆشیمان هەیە شخص تا شخص فەرقەکە بەڵام من ئەتوانم زمانی ئەوە بکەم ئەگەر لە ژەمی بەیانیان تا یەک تا سێ هێلکەی تیاابێ هەتاوەکو دوای ژەمینی و ڕۆژ تۆ هەستکردن بە برسێتیت بۆ دروست نابێ چونکە هیچ لە ماسافاتە باشەکانی هێلکە ئەوەیە هەستکردن بە تێری ئەیە بۆچی چکە ڕێژی پرۆتینی بەرزە چاوریە بە سوودەکانیشت وەرگرتووە بەڵام ئەکرێ لە ڕۆژێکا دوو جاری هێلکە وەربگری سەرەتای ڕۆژ کۆتای ڕۆژ بۆچی لەبەرەوەی کە کۆتای ڕۆژ مەبەستمان لە نانی ئێوارە تا کاتی خەوتنە کاک سەرکۆ زۆر جار خەڵک لە یا برسیە بێ ئەگە تۆ هێلکە وەربگریتەوە جارێکی تر سەرچاوێکی باشی پرۆتینە لە هەمووی خۆشتر ئەوەیە کە کاربوهیدراتی زۆر کەمە بابلین یان هەرتیای نییە ئەمە نابێتەوەی بەرزکردنەوەی ئەنسۆلین و هەروها سوودێکی باشی شەبخێ بە پێست و بە قژ و بە نینۆک و بەدان و بە هەموو ئۆرگانەکانی لاشە باشە هێلکە بۆ هەمومان بەبێ جیاوازی ئەم هەموو سوودەمان پێبەخشێ یاخو بەپی کەسەکان گۆڕانکاری هەیە ئایا لەوانەیە هەندێک کەس زیانی پێ بکەێنێ بۆ نمونە لەوانەیە ئەو ڕێژە زۆرەی پرۆتینەی ئەم کەسە ئەستیاری هەبێ یاخو نەخۆشی چێ بێ یاخو گرفتی چێ بێ یاخو زۆر کەس هەیە ئەڵێ من هێلکەم پێ ناکەوێت ڕاست ئەمە چۆنە باش کاکە سەرکۆ ئێمە کە ڕوونکردنەوە ئەین باوای دابنیشتەکە بە گشتگیری باشە بە شمولی بەڵام بیرمان نەچێ هەموو کەسێک وەکو کەسێککە نییە هیچێک لە تێبینەکانی جەنابە کە لە شوێنی خواتی ئەوش بریتێ لە هەستیاری واتە حساسیت ئێمە خەڵکێکمان هەیە حساسەتی بە هێلکە هەیە بۆچی چونکە وتمان چوریە بە سوودەکانی تایە یاوەخود ئەو چوریانی کەتیایەتی ئەگۆڕێ بۆ ڤایتامین دی خەڵکێکمان هەیە لاشەی حساسە بەرامبەر بۆ مادە چوریانە گیانی تووشی خورانە بێ یان تووشی زیبکا بێ یان جۆرێک لە بەد هەرسی بۆ دروستە بێ خەڵکی ترمان هەیە حساسیەتی نییە کاک سەرکۆ بەڵام سیستمی هەرسی ناچالاکە وازەحە مەعیدەی لەگەڵ ڕیخۆڵەکانی توانای هەڵوەشاندن و شیکردنەوەی بابەتە پرۆتینەکانی نییە ئەڵێ کە من هێلکا خۆم غازاتی پێکەم سکماوسێ تووشی بەد هەرسی مەکە تەبیعەتم تێکەیە ئەو کەسانی کە ئەم حاڵەتەیان هەیە زۆر ئاسایی بۆ بەدەستخستنی سەرچاوی پرۆتینەکان ئەکرێ ڕووکەنە بابەتی گۆشتەکان بە تایبەتی گۆشتی سپی بە تایبەتی بابەتی سپیایی وەکو پەنیر و ماست و ئەم بابەتانە هەمان بڕی پرۆتین وەرەگرێ بەڵام لە سەرچاوێکی جیاوازتر کەوابوو کەسێک حساسێتی هەبێ یاوە خۆت سیستمی هەرسی ناڕەحەت ببێ بە هەرسکردن و بە هەڵوەشاندنی هێلکە با هێلکە وەرنەگرێ سەرچاوی پرۆتین و چەورێ بە سوودەکان ئەکرێ لە ماسی ئەکرێ لە سپیایی ئەکرێ لە گۆشتی ئاژەڵ ئەتوانێت لەوانەوەری بگرێ بەڵێ باسی بکەین ئایا مناڵێک کە 6 ساڵە یاخود 4 ساڵە لەگەڵ کەسێک کە گەنجێکە لە تر یاخود لە هەژدەیە حەبە لە گەشەیەکی زۆر باشە ئەتوانین مناڵێک من ڕۆژێ هێلکەی بینێ ئەم ڕێژە زۆرەی پرۆتینە بۆ منداڵ سوودی هەیە یاخود ناش کاکە سەرکۆ هەر لەم بەرنامەی جەنابتانەوە چەند جاری کەش باسی ئەومان کردووە کە سەرچاوەکانی پرۆتین سەرچاوەکانی کاربوهیدرات متەنەوەعە هەمە جۆرە لە سەرەتای لەدایکبوونی مرۆڤەوە هەتاوەکو تەمەنی نزیکی 33 بۆ 35 ساڵ پێویستی بە ڕێژێکی زۆر باش لە پرۆتین هەیە بۆچی چونکە خانەی ماسوولەکانی لە بنیادنانایە خانەی ماسوولەکانی لە گەشەیە بیرمان نەچێ پرۆتین وشەیەکە لاتینیە ئەگەر ئێمە لە وشەی پرۆتین تێبگەین بە عەرەبی یعنی صاحب مقام الأول بە کوردی یعنی خاونی پێگەی یەکەم بۆچی وای پێوترێ لەبەر ئەوەی کە بەرپرسی یەکەمە لە چی دروستکردنی خانەی ماسوولکە لە سەرەتای تەمەنەوە لەم تەمەنی بابڵین بۆ نمونە 6 مانگی بەرەو سەرەوە هەتا تەمەنی گەنجێتی وەرگرتنی سەرچاوی پرۆتین لە هێلکە بەڵام پێتەڵم لە ڕۆژێکا 1 تا 2 جاری دەتوانی وەربگیرێ بەڵام لە تەمەنی 35 و 36 بەرەو سەرەوە
ڕۆشتن بەرەو تەمەن کۆبوونەوەی چەورێ زیان بەخشەکان کۆبوونەوەی ترایگلیسراید واتە چەوری سیانی لە ناو خوێنە کۆبوونەوەی کۆلیسترۆڵی LDL جۆرە خراپەکەی لۆ دێنستی ئەگەر کەسێک ئەمانەی هەبوو ئەبێ ڕێژی وەرگرتنی هێلکە کەم کاتەوە بە تایبەتی زەردێنەکەی بەڵام سپێنەکەی ئاساییە بۆچی چونکە کابرا قەڵەوە کابرا ناچالاکە کابرا هیچ ئیشوکارێکی نییە هەموو ڕۆژێک تاوێکی ئەمەنە هێلکەوە ڕۆمکە منیش پێتەڵێم ڕۆنەکەی کە تی کردووە زەرەرە بوونی ڕێژێکی بەرز لە کالوری و لە کۆلیسترۆڵ لە زەردێنی هێلکە ئەوە جارێککە زەرەرە کەوابوو کاگە سەرکۆ تێبینەکەی جەنابەت لە شوێنی خۆیەتی تێپەڕبوونی تەمەن بوونی هەنێ حاڵەتی ناتەندروست زۆری بڕی چەوری ترایگلیسراد و LDL و ئەم بابەتانە لە خوێنی کەسەکە وا ئەکات ڕێژەی وەرگرتنی هێلکە کەم کاتەوانێ بەڵام بیرمان نەچێت ئەگەر کەسەکە کەسێکی تەندروست بێ ڕێژەی چەوریەکانی لە نۆرمال ڕێنجا بێ بەڵێ ئاساییە تا کۆتای تەمەنیشی ڕۆژانە لە 1 تا 2 تا 3 تا 4 هێلکە ژوەر بگرێ بەڵام بە دوو کاتی جیاواز بە شێوازێکی تەندروست ئامادەیکە و هەروها ئاگاداری چەوریەکانیشی بێ ئەگەر ئەمانە لەبەر چاو بگیرێ کاک سەرکۆ ئاساییە تا کۆتای تەمەن خەڵکەتوانێت هێلکە وەربگرێت جا سەرکۆ بینە سەر بەرهەمە خۆماڵەکان کاتێک کە تۆ هێلکێکی کوردی ئەخۆی لە ڕووی تامەکەوە داواتە جیاواتێکی زۆر بێ لەگەڵ هێلکەیە کە هاوردەکراوە نام پرسیار لە مامۆستا بکەین ئایا سوودە تەندروستێکەشی هێلکەیەکی خۆماڵی بەرهەمێکی خۆماڵی لەگەڵ هێلکەیە کە هاوردەکراوە جیاوازی هەیە بەڵێ جیاوازەکە لە ڕووی چیەوەیە ئەو هێلکەی کە پێوترێ با بڵین هێلکەی ئەوی کە بڵین لە بازار ڕافرۆشرێ هێلکەی کوردی هێلکەی کوردی ئەوەی کە پێوتری هێلکەی کوردی ئەوی کە پێوتری هێلکەی مەسلحە مریشکی مەسلحە ئەو مریشکانی کە لە دەواجنەکانە بەخێوەکرێن هەمومانەی زانین مریشکی کوردی کاک سەرکۆ سەرچاوی خۆراکەکەی لە دەرەوەیە لە هەموو بابەتێکە خوا جوڵی زۆرە مریشکی مەسلحە بە حکمی پێدانی هەنێک مەوادی هۆرمۆنی و هەنێک مەوادی پرۆتینی ئەمە یەکێک لە کێشەکانی ئەوەیە ئەو مریشکە هەر بەرهەمێکی لێ وەربگیرێ بەهای خۆراکیەکەی وەکو کوردێکی خۆمان دەرناچێت هەرچەنە بە ئەوەش بڵین 3 بۆ 4 هێلکەی کوردی بە 1000 دینارە 4 تا 6 هێلکەی مەسلحەش بە 1000 دینارە بەڵام هەم لە ڕووی نرخیشەوە گرانترە لە ڕووی تامیشەوە تامی خۆشترە لە ڕووی بەهای خۆراکیەوە مادە ئۆرگانیکەکان ئەو مادانی کە ئەساسین لە هێلکەی مەسلحەکە با بڵین باشترە بەڵام لەوەی ئەمە بۆ هەموو کەس بەردەست نەبێ لەوەی هەموو کەس ئیمکانیاتی ئەوەی نەبێ وازە حکاک سەرکۆ کەوابوو حەد لە ئیمکان ئەگەر بەڕاگرتنی مریشکی کوردی بێ کەسێک باخی هەیە کەسێک بەرمەدە ماڵی گەورەیە ئەگەر بکرێ مریشک ڕابگرێ و ڕۆژانە لەو هێلکە تەندروستە بخوات سوود و بەهای خۆراکی لە پڕۆتین و لە ڤایتامینەکان و لە چۆرێ بە سوودەکان لە هێلکەی مەسلحە زیاتر ئەگەر مریشکەکەی خۆ بێ دڵنیای لی لەبەرەوەی کازانی چ کاتێ هێلکەکە کراوەکە زۆر بەمانێمە وەکو کاچینە مارکێتەکان یا خۆشوێنانی هێلکی کوردیاندانەوە یەک مشکلەمانەیە کە بەرواری لەسەر نازانی ئیکێ بەس ئەوەی کە بەڕێزی شاماژەی پێیکە سوود و تایبەتمەی بەهای خۆراکی خۆی زیاترە مامۆسا ئەمە بۆ کەسانی کە ئاساین چۆن هێلکە بەکاربێن هەندێک کەسمان هەیە وەرزشەوانە هەندێک کەسمانێ ڕۆژانە لەوانێت چەند هێلکەیەک تێکەڵی شیر بکات تێکەڵی کۆمەڵێک مۆزی تێ بکات یا خوشتێک ئەمانە هەمیە کاتە توی بێکەوە و تێکەڵ یەکترێکە ئەوی خواتەوە جیاوازی ئەم کەسانە چییە لەگەڵ ئەوانەیە یاخۆ ئەمانە ئەبێ پێشتر بشکنین بکەن کە ئایا هیچ گرفتیشان نییە چاوریەکانیان هەمووی وەکو یەک لە هاوسەنجیایە یاخۆ ئەم ڕێژە زۆرەی هێلکەوەری ئەگرێ ئایا زیانم پێگەێنێ یاخۆ سوودم پێگەێنێ ئەمە چەند گرنگە باش کاگە سەرکۆ خۆشبەختانە ئەمڕۆ گەنجێکی زۆرمان هەیە ڕووی لە وەرزشە بە تایبەتیش وەرزشی لە جوانی هەمومان نەزانی وەرزشی لە جوانی تۆ قورسایی خەیتە سەر ماسوولکەکانت تۆ کە قورساییت بەکارهێنا واتە خانەکانت تێگەشکێنی زنجیری ئەمانوەسیدەکان فریای ئەوە ناکەوێت تعمیری خانە تێکشکاوەکانت بۆ بکە یاری زانپەنا باتە بەر ئەو خواردنانی کە سەرچاوی پڕۆتینن یەکەمینیشیان لە سەری سەروی قایمەکەوتمان کێیە سوێنی هێلکەیە بەڵێ وەرزشوانمان هەیە و ڕۆژانە ئەگەر پێت بڵم لە 10 تا 15 تا 20 سوێنی هێلکەخوا بە 1-2 کاتی جیاواز ئەمە با بڵین جێگومان نییە بەڵام ئایا وەرگرتنی ڕێژێکی زۆر پڕۆتین بەم شێوازە کێشە بۆ تەندروستی کەسەکە دروست ناکە کاگە سەرکۆ ئەگەر پێداویستی لەشی من لە ڕۆژێکە بۆ هەموو کیلۆگرامێک لە قورسایی لەشی من 2 گرام پڕۆتینی بۆ دانین بۆ من 90 کیلۆ کێشی لەشمە کە ڕەتی دوی کەم پێویستم بە 180 گرام پڕۆتین هەیە ئەم 180 گرامە دابەشی 4 ژەمێکم هەر ژەمێکیان پێویستم بە نزیکی 40 بۆ 45 گرام پڕۆتین هەیە ڕاست دروستە هەموو سپێنێکی هێلکەش بیرمان نەچێت 4 گرام پڕۆتینە دەیاتێ کەوابوو ئەکرێ لە 2 ژەمیانە هەر ژەمی من دەستپێنی هێلکە وەربگرم بەڵام دەستپێنی هێلکە کە وەریەگرم چۆن وەری بگرم بە چه شێوازێک لەگەڵ چیا تێکەڵی کەم لەگەڵ چیا تێکەڵی نەکەم ئەمانە هەمووی جێگی پرسیارە زۆر ڕۆژانە ئەم پرسیارانەمان با بڵین لێکرێ
وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەمی کێسە من پێتەڵم بۆ کەسێکی ڕاضیە بۆ کەسێکە وەرزشەوانە بۆ کەسێکە قورسایکی زۆرە خاتە سەر ماسوولکەکانی ڕۆژانە هەت چەند سپێنی هێلکە وەربگری ئاسایە بەڵام بەمەرج یەکەمینیان سپێنی هێلکە کە وەرت گدەبێ مەعیدەت خاڵی بێ واتە نابێ پاشماوی خۆراکی تری تیابێ یان لە گەشتی ترا تێکەڵاویکەی و هەروەها حەدە ئیمکان مەحاولەکە بە کاڵی وەری نەگرێ چکە سپێنی هێلکە بە کاڵی بەکتریای سالامۆنێلای هەیە جاری وا هەیە مەشاکیلی تەندروستی لێکەوێتەوە محاولە بکات لەگەڵ هەندێک بابەتی چەورێ بە سوودەکان وەکو گوێز بامی کاڵ گوێز هەندی سپی شیری کامل چەوری ئەگە شیری فرێژ بێ باشترە ئەکری ئەمانە تێکەڵاو بکرێ بەڵام لەسەر گەدەی بەتاڵ و پاشماوی خۆراکیشی تیانە بێ و هەروەها بە هیچ شێوازێک لەگەڵ بابەتی شۆفان و دانیێوەڵەکانە نابێت تێکەڵاو بکرێ بۆچی ئەوان گلوتینیان تایە لەگەڵ سپێنی هێلەکەکە کە یەکە گرێت حاڵەتێک دروستەکە هەرسکردنی زۆر ناڕەحەتە قورسایەکی زۆرە خاتە سەر سیستمی هەرسی کەسەکە و لە هەمان کاتیشە ئێمە فەحسێکمان هەیە پێوترێت TSB توتال سیریەم بیلیروبین ئەمە ڕێژەی با بڵین ئەنزایمەکانی جگەرت بۆ دەرەخا لیڤەر فانکشن ئەنزایمەکانی جگەرە هەروەها توتال پڕۆتینیشمان هەیە هەموو کەسێکی ڕاضی سێمان کەڕەتێکە بێ فەحسی توتال پڕۆتینی خۆی بکە بزانێ ڕێژەی پڕۆتین لە لەشیا چەنە ئایا لۆت نەچۆتە سەر ئەنزایمەکانی جگەری ئایا ئەنزایمەکانی جگەری بەرز نەبووتەوە چونکە کاک سەرکۆ ئێمە لەشمان هەر شتێک بخۆین هەر شتێک بخۆینەوە هەر دەرمانێک وەربگرین ئەگەر حەبێ ئەگەر دەرزی بێ بە زەبری ئەنزایمەکانی جگەرمان ئێمە ئەم ماوادانە هەڵەوەشێنین اینجا ئەم هەموو قورسای بخێنە سەر ئەنزایمەکانی جگەر و ئاگامان لەباری تەندروستی نەبێ کەوابوو من بۆ تەندروستی خۆمم ناتەندروست کرد واضحە کاک سەرکۆ کەوابوو فەحسی دەوری سێمان کەڕەتێ ئاگاداربوون لە ئەنزایمەکانی جگەر هەروەها وەرگرتنی ئەم سپێنی هێلکەیە لە کاتێکا کە گەدەت خاڵی بێت یەکەڵاوی هەنێ بابەتی تر نەکرێ ئەتوانم پێت بڵێم ئەگەر کەسەکە بە پێی پێداویستی بێ کێشەی بۆ دروست نابێ بەڵام ئەگەر کەسەکە با بڵین بە شێوازێکی عیشوایی ئەم شتانە وەربگرێ و ئاگاداری ئەمانە نەبێ و بینی ویشمانە کێشەی بۆ دروستە بێ گورچیلەکانی بە تایبەتی یوریگەسید و کریاتنی و ئەمانە بەرزە بێتەوە دکتۆر پڕۆتینی لێمەنعەکە ئەمە بێتە هۆی مای زەرەر و ینی لەباتی ئەوی کە لەشی تەندروستکان ناتەندروستی کرد مامۆستا هەندێک کەسێ ئەڵێ من بەبوونی هێلکە هەراسانە بە بۆن ساردەکەی یا هەر حەزی لە خواردنی هێلکە نیە تەواوکەری خۆراکی بەکار ئەهێنێ ئایا ئەم تەواوکەرە خۆراکیانە جێگرەوەی هێلکەن باش هەچەنە ئێستا سپێنی هێلکە بە دوو شێواز وەکو تەواوکەر هەیە لە بازاڕ هیچیشان ئەوەیە بە شێوەی سائیل واتە شلەمەنیە لە پاکەتێکایە چۆن شیرێکی شلە کڕی ئیکەیتە پەرداخێک و ئیخۆیتەوە سپێنی هێلکە بەو شێوەیە هەیە جۆرەکی تریشیان بە شێوەی وشکراوە بە شێوەی بۆدرە بە شێوەی پاودەر دەتوانی بە عایرە بیگریتەوە هەرچەنەمە هەردووچیان لە ڕووی بەهای خۆراکیەوە بەهای خۆراکی سپێنی هێلکەکەت نایەتێ بەڵام جەنابەت ڕاستەکەی خەڵکێکی ئەڵێ من بە بۆن ساردی هێلکە یان بە هەموو مشتەقاتی هێلکە کە ئەکرێتە هەر شتێکەوە پێم ناخورێ و لە هەمان کاتیشە ئیشی بە هێلکە هەیە حەل ئەتوانێت پەنابەرێتە بەر ئەو تاواوکەرانە چێ بە شێوەی شل کە وەکو شیر وایە چ بە شێوەی پاودەر ئەتوانێت لەگەڵ شتی ترا بیگرێتەوە لە کاتە جیاوازەکانە ئەمە خاڵێکی تریشیان ئەمە هەموو ئەوەی کە ڕەتی بە ئیشی هەویرکاریەوە بێ هەموو کە زانێت ڤانێلا چییە ڤانێلا بابەتێکە تامساردی هێلکە نایڵێ ئەگەر ئەو سپێنەی هێلکەیە بە خەڵاتە لەگە شیرات تێکەڵاوکە کەمێک ڤانێلای تێ بکە بۆن ساردی نایە و هەر وەکو زانیاریەکیش بۆ هەموو بینێران لە ڕێگەی بەرنامەکەی بەڕێستانەوە بۆن ساردی هێلکە هی سپێنەکە نیە هی زەردێنەکەیە کەوابوو تۆ گە سپێنە بخۆت و لە گەشتێکی دراتێکە ڵاویکە من پێتەڵم بۆن ساردی لێ نایە بەڵام زەردێنەکە کێشەی ئەو بۆنی هەیە کە خەڵکێکەیە پێی بێزارە باشە زۆر کاتەڵێن ئێمە هێلکە ئەم سوود و بەها خۆراکی باشەی هەیە بەڵام کە لە بەیانیان ئەدانیشین هێلکەکەمان دانەوە بەڵام چایەکمان دانەوە ئەمەنەمان شەکرتێ کردووە باشە ئەمە نەش خێمان کردو بە هێلکەکەیە ئەمە بەها خۆراکێکێڵێ ئەتوانم پێت بڵێم شتەکان تێگەی ینی من سەرەتای بەرنامەکە ئەری جەنابتم کرد وتم چۆن ئێمە توانین سوود لە هێلکە وەربگرین لەگەڵ هەر خۆراکێکی درابێ کاکە سەرکۆ خودی هێلکەکە خۆی ئەگەر بکرێ باوای دابنین کە زۆر سوور نەکرێتەوە یان زۆر نەکوڵێندرێ ئەتوانم پێت بڵێم لە 90 بۆ 95 سوودی خۆراکەکەی وەرەگری بەڵام تاوەیەک و ڕۆنێکی زۆر و قرچاندنێکی زۆر یان وەکو جەنابەت هێلکێکی کوڵاو ئەمەنە خوێی پێوەکەی بەنانی سپی لەو لاوە چایەکەت هێناوە تا ناوقەی پیاڵەکە شەکرا دڵنیا بە کاک سەرکۆ وەکو تام ئەمانە خۆشن ئێستا بای ڕۆنی کوردی تۆ هێلکەوە ڕۆن دروستکەی بەنانی تیریەوە بی خۆ منیش پێتەڵم خۆشە بەڵام ئەم خۆشە دوێ بێ باجەکەی بێ بەڵام جەنابەت دیقەت بە باو باپیرانی ئێمە بە مناڵی
هێلکەی دەڵەمایان نابێ ئەمە هێلکەی دەڵەمە گەبیرتان بێ هێلکەکە بەتاڵتی نەکوڵا بوو تۆزێ سەری هێلکەکانە کردو بە کەوچکەچە ئەمان خوارد تامێکی زۆر سیر و سەمەرێ هەبوو بەڵێ یاوە خۆت هێلکەڕۆن ئەوسا کەمێک ئاردیان تێ کرد و با بڵین بەرزە بۆوانێ حنی بەجددی پێ دەڵم وەکو ناوساجی وەکو کولەری لێ هاو ئەمانە زۆر بەسوودن بەڵام تێکەڵکردنی ئەم هەموو خوێ و شەکر و ئاردی سفر و مرەبایەک کە پڕێتی لە شەکر ئەمانە وەکو تام خۆشن بەڵام کاک سەرکۆ لە ڕێگەی وەرگرتنی ئەم بابەتە ناتەندروستانەوە ڕێگریەکە لە هەڵمژینی ئەم بابەتانە لەکوێ لە ناو ڕیخۆڵەکانە حەدەرینکان ئینسان مەحاولە بکە ئەگەر ئەم بابەتانی خوارد وابکە سوودی لێوەربگرێ نەک دوای ببێتە مای کێشەوەی وەک باسمان کرد کاتێک کە باسی هێلکاکەین یەکسەر ژەمی بەیانیمان بیرەکەوێتەوە بەتاکید مامۆستا پێمان بڵێ ژەمی بەیانی خۆی گرنگی چییە بە چاو ژەمەکانی دیکەدا باش تاوان سەرەتای ڕۆژ ئەو کاتەیە کە هەموو کەسێک بەرەو چالاکیەچێ ئەگەر کارمەندە چێ بۆ دەوام ئەگەر کرێکارە چێ بۆ کرێکاری و تۆ دیقەت بە هەموو کەس لە بانیانە کە هەڵەسێ سەرەتای ڕۆژەکەی بەچی دەست پێ بکە بە چ شتێک بتوانێ سەرەتای ڕۆژەکەی باڵین بخاتە گەڕ باشترین شت کە تۆ وەری بگری چییە هەستانە لە کاتێکی زووە دوو هەمین شت کە وەری بگری بریتێ لە خواردنەوەی ئاو یەک تا دوو پەرداخێک لەسەر گەدەی بەتاڵ بۆچی لەبەرەوەی کە چی پاشماوی خۆراک و مەجموعەتی زۆر لە ئەنزایمەکانی کە بە دیوارەکانی گەدە و ڕیخۆڵەکانەوە هەیە تۆ پاچێکیتەوە خاڵی سێهمینیان ئەگەر کرا 5 بۆ 10 خولەک زیاتر نا وەرزشی هەوایی بە دەستی بەتاڵ پێویست بە شەفت و بە دڵمەڵس و بە جیهازی تریدمی لۆمانە ناکە هەر لە شوێنی خۆت هەر بەو قاتەبی جامەی کە لەبەرتایە 5 بۆ 10 خولەک چەند جوڵەیەکی هەوایی بکە کە یاسایەکی متەبعینێت چۆنێکی بیکە ئەمە دوو سوودت دەیاتی ئەم وەرزشە ئەویش بریتێ لە زیادکردنی بڵەت فڵۆواتە تەوژمی خوێن زیاکەی لەگەڵ زیاد وەرگرتنی ڕێژەی ئۆکسجین کابوو من تەمارینی قەلبی و تەنەفوسیم کرد اینجا دابنی شەنانەکەت خۆ ئەگە تۆ نانیشت خوارد یەکەم ئیشتیهات کراوەتەوە دووهەم سووری خوێنە چالاکە سێهمینیان کردداری هەرسەکە خێرایە خاڵی چوارەمینیان ئێمە ئەڵین سەرەتای ڕۆژ هەموو کەسێک سەرەتای ڕۆژ ئەچێ بەرەو کار بەرەو دەوام پێویستمان بە وزە هەیە وزە لە چی وەرەگیرێ لە کاربۆیدرات سەرچاوەکانی کاربۆیدرات کامانن بریتە لە چی بریتە لە خورما لە کشمیش لە مێوش لە هەنجیر لە ترێ اینجا یین بۆ دانەوێڵەکان اینجا دانەوێڵەکانیش کامانە ئاردی سفرنا ئەو ئاردەی کە کەپەچی پێوەیە ئەو ئاردەی کە نەبێژراوەتەوە بۆی من بەها خۆراکەکەی وەربگرم اینجا کە تۆ سەرچاوی کاربۆهیدراتت وەرگرت ژگەرت تەحویلەکە بۆ گلایکۆجین و گلوکۆز وەکو سەرچاوی سوتەمەنی ئەینێرە کاک سەرکۆ بۆ کوێ ئەینێرە بۆ خانی ماسوولەکانت چۆن تۆ سەفەرێکت هەبێت تەنکی بەنزینی سارەکەت پڕەکەی هەر عینەن شتە و لەگەڵیشیە جەنابەت هێلکە خۆی ئەگەر هێلکەت نەخوارد بابەتی سپیاییە خۆی ئەمانە سەرچاوی پڕۆتینن ئیشیان چییە ڕێگری ئەکات لە داڕوخان و داتەپینی ماسوولەکانت خانی ماسوولەکانت بۆ تەعمیرەکە بەنگلیزی ریپێر و ریکۆڤەری پێڵێن بەڵام چایەکی زۆر شیرین یاوە خود بابەتی کۆڕنفلێکس و ئەمانە تۆچی بە شیری وشک و بە شەکر جارێک کە ئەیگریتەوە بڕێکی زۆر لە مرەبا و لەشتی ناتەندروست کە ئەی خۆی ئەمانە کاک سەرکۆ ئەسڵەن هەر سیستمی هەرسێ قورسەکە واد لێکا بڕوان پێ بکە خەواڵوەبی هەرچی چالاکی لە لەشتە هەبێ کوژێ کەوابوو هەموو ئەو خۆراکانەی وەکو زەیتونی سەوز وەکو گوێز وەکو باەم وەکو سپیایی وەکو هێلکە ئەگەر من ئەم سەرچاوە خۆراکانە وەربگرم هەم لاشەم سووکە هەم سەرچاوەشی باشی کاربۆیدرات و پڕۆتین وەرگرتووە هەم ڕۆژەکەشم بە باشی بەڕێیەکەم ئێستا بە دلیشی هەیە مامۆستا ینی لە دوای ئەوەی کە تۆ کە نانی سپی بەکارنێنی توای نانی ڕۆژ بەکاربێنی کە لە دوێ یاخو لە هەندێش خواردنی کە دروستیەکەن بۆت بەتاشی یاخو لەگەڵەوەیە ئێمە زۆر جار بابەتێکی زۆر گرنگە زۆر کەسمانەیە ئەمە تاقیەکاتەوە گرنگی سەوزەکان سەوزەواتەکان کە من سپێنەی شێلکا خۆم با من نعنا و تەرخون و تۆزێ سەوزەش لەگەڵ پارۆکەما بێ قەیچێکە ئایا ئەمانەی کە سوودەکەی زیاکە بۆ ئێمە لەوەی کە من چایەکی پڕشەکر بخۆم بە ئەمە بکە کە سەوزە و خوارد چا ناخۆیت بەتاچیت کامانە و خوارد ئایا بەها خۆراکێکی زیاترە بێ لە جەستی ئێمە بەدڵنیایە و کاک سەرکۆ جەنابتان هەر من پرسیارەکە بە ڕووی جەنابەت دەکەم بۆچی ئێمە کە ژەمی دەرەوەی ئەم وڵاتە بینین لە وڵاتەکانی دراوسێ لە تەلەڤیزۆنە بۆ کە ژەمەکانی ئەوانە بینی هەر لە خۆتەوە حەزی لێگەی سەبەبەکە یەکشتە شتێکمانەیە کاک سەرکۆ بەنگلیزی بەدرێ ڤارێتی یانی تەنەوع هەمە جۆر سەیری سەر سفرەی ئەوان بکە سەیری ژەمەکانیەوە کە هەموو ڕەنگەکانی تایە هەرچیژە ڕۆ بۆ سەفرێتەوە پۆرس باسەکە ئەڵێ بەس زەیتون 15 بۆ بژمێرم ئەی بۆ بۆچی ئێمە زەیتون ناخۆین لە نانی بانیانە کاک سەرکۆ بۆ سەوزە نەخۆین وەکو جەنابەت وتت لە هێلکەوە ڕۆنا بۆ من جەرجیری تێنەکەم بۆ بڕۆکلی تێنەکەم
بۆ هەنێک وەکو سەوزەی وەکو نەعنا و تەرخون و شویتی تێنەکەم کاک سەرکۆ بڕۆمپێکە تامەکەی زۆر خۆشە بێ بڕۆمپێک وەکو جەنابەت وتت بە تەنیا ئەتوانی بیخۆی ئەوەی پەیوەندی ژووتیەوە بۆ نەشی نامێنێ ئەو بۆن ساردە بەتەئەکید یعنی هەم ئێستش ئەو تا خەڵکێکمان هەیە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە وڵاتانی دراوسێتەوە هەنێک لەم سەوزەواتانە بە وشکراوی ئێهێنەی کاتە ناو هێلکە ڕۆن کاتە بەعزێشتەوە یکاکێ خۆمان بە فرێشی هەمانە دەستکی بە 250 دینارە بۆ بەکاری نایانی جەنابەت فەرموود کاک سەرکۆ ئێستا لەخوا بەزیابێ ئێستا خەڵک فێری ئەوە بۆ چێت لە دەرەوە نانی بەیانیانەخوا بۆچی خەڵک لە ماڵەوە دەرەچێت لە ماڵەوە نانە سپێکە چاڕەشەکە ماستە سپێکە هەر ئەمەیە و دە ئەندرێتەوە تۆ بێزارەبی لەوێ دووسێ جۆر وەکو جەنابەت وتت زەیتونت بۆ دانێ دووسێ جۆر مرەبات بۆ دانێ 4-5 نوع پەنیرت بۆ دانێ هێلکەی کوڵاوت دەیاتێ هێلکە ڕۆنت دەیاتێ شیرت دەیاتێ خیارت دەیاتێ تەماتە دەیاتێ سێوی قاشکراوت دەیاتێ ئەم هەموو ڕەنگە کە تۆ ئیبینی کاک سەرکۆ بڕۆم پێ بکە ئیشتیها دەکرێتەوە ئەگەر دیقەتیش بی هەنێک لەو شوێنانی کە نانی بانی دانێن خۆشبەختانە هەموو شتەکانت بۆ هێنێ کاک سەرکۆ لە دوای 5 بۆ 10 خولەک اینجا پارچەیە نانیا کولێرت بۆیە دیقەتە داوە بۆی تۆ نەک سەرەتا دەستبەری بوو ئەم نانەسپیە کە هیچ بەهایکی خۆراکی نییە کە هەمووی نیشاستەیە هەمووی گلوتینە هەمووی دوای بێتەوە ئینتیفاق ئەوانی کەشت پێ ناخورێ خۆزگە کاک سەرکۆ ینی ئەمە بووە بە عادەت خۆزگە ئەو خەڵکانی کە لە سێری ئەم بەرنامەیەکەن و جوو ئەگرنەوە دوایی فێری ئەوە ببن ڕووکەنە ئەو خۆراکانی کە تەندروستە کاک سەرکۆ گرانترین جۆری زەیتون لە وڵاتی ئێمە ناچێتە 10,000 یعنی ئەگەر تۆ 4 نەوە زەیتونی نیو کیلۆ نی کیلۆ کڕی من دڵنیا دەکەم بەش 1 مانگ دەکا دقیقێکە با فێری ئەم ڕەنگانە ببین هەم ژەمەکە خۆشترە بێ هەم ژەمەکە تەندروستە بێ هەم ئەوەشی کە لە ماڵەکەیەتە سەسفرەکە لەبری ئەو چاش دەتوانین شەربەتێکی سروشتی بەکاربهێنێ شەربەتی پرتەقال بەدڵنیاییەوە شەربەتێکی دیکەی سروشتی بێت هەمومانی زانین هەمومان بەشی خۆمان ئەم معلوماتەمان پێیە کە خواردنەوەی چا لە دوای ژەمەکان ڕێگریەکە لە هەڵمژینی کانزاکان ڤایتامینەکان کێشەی تەندروستیمان بۆ دروستەکە قەیچێکە لە کاتی ترا چاکە بخۆ بەڵام بعد چاکە نەبێتە ڕێگر لە چی لە وەرگرتنی سوودی ئەو خۆراکانی کە باسمان کرد دەستەکانە خۆشی وامەسا بەوایەوەی کە بینەرەکانمان و ئێمەش سوودمان لەو ئامۆژگەرانی بەڕێز وەرگرت بێت چکە لە بەرەوەی کە ئێمە هەموو ئەو خۆراکانی ڕۆژانە بەکارێنین گرنگەوەی بزانی چۆن بەکارێنین بۆی کە سوودی لەوەرگرین زیانمان پێنەکەێنێ و بە تایبەتیش هێلکە کە ئەزانین ئەم سوود و بە خۆراکی باشەی هەیە بتوانین ئێمە سوودی لێ ببینین